سەرەتا من بەڕاستی کۆمەڵێک لەو راپۆرتانەمە ئامادە کردبوو کە ئەوانی مافی مرۆڤ وەکو راپۆرتی هیومن رایتس وۆچ راپۆرتێکی تر کە کەمتر سەبای لەناو کوردەکانی خۆمانە بوو کە راپۆرتی RNA نەرویجیە کە باسی کردو دوایەوەی جەولەیەکی مەیدانی لە زیندانەکانە کردبوو خەڵکێکی زۆریشی متابعە کردبوو لە ناو زیندان و لە دەروی زیندان لەوانەی ئازاد کراون لە کەسوکارەکانیان خەڵکێکی تری دواندبوو هاتووە ڕۆژنامەکە ئەو راپۆرتە تەمەن منەظەمەیەکی مافی مرۆڤە ئەویش پاشان نووسی بووی کە لە کوردستان زیندانیان لە قەپا هەشتایان ئیسلامین و هەر هەمووشیان بەبێ ئیستیسنا ئەشکەنجە دراون جۆری زۆر جۆری ئەشکەنجە و سەیریشی طبعا نووسی بوو کە هەر لە هی قڕون وسطا ئەچێ لە هی ئەفریقا ئەچێ لە هی وڵاتێکی زۆر داما و نەگبەت ئەچێ کە ئێستا هەر ململانەی قەبیلە و ململانەی ئەو دەسەڵاتە نەفامێتێ بێ کە هیچ سیمایەکی قانونی سیمایەکی دەوڵەتی سیمایەکی حکمڕانی پێوە دیار نەبێ نامێ زۆر تاکیدکەمەوە لەسەر ئەوەی کە ئەوان نووسیویانە چونکە بەخۆشوان الحەمدلله ئەو راپۆرتانی کە پێمان گەیشتون و ئەو برای بەڕێزانێک کە لە خوارە و خەریکی دۆزینەوەی هەندێک لەو زانیاریانن و هەڵبەتە دیار لە ئەو برا بەڕێزانەشی ناشارینەوە کە ئێمەش بەردەوام ڕەنجێکمان داوە بۆ ئەوەی کە بزانین ئەو برا بەڕێزانەی خۆمان لە کوێن و گەیشتونەتە کوێ لەوە سەر لە دوایەوەی کە ئەو راپۆرتانە بە شێوی هەموو تەأکید دەکەنەوە لەو بۆ زۆر نایکەنەوە لەبەر کات بەکر حەمە سەدیق ئیشارەتی بەوەدا کە بەڵێ خەڵکانێک ئەگیرێن و خۆشی وەکو محامیە گەیشتۆتە ئەو شوێنێکی تپیان و تووتیانە ئەمە کۆتا شوێنی تۆیە لێرەوەی تر ناتوانانی متابعە هیچ شتێک بکەیتەوە واتە هەر لە سەرەتای هەنگاوی یەکەمەوە کە لە ئاسایشەوەیە ئەو راپۆرتانی کە هەن مافی مرۆڤ راپۆرتی گروپی مکلاچی ئەمریکی کە 32 ڕۆژنامە و گۆڤاری هەفتانە و هەموو ئەنشاطاتێکی باشیان هەیە کە چوو لە کوردستان و ئەوانش راپۆرتێکی بەقوەتیان نووسی بۆ کە کەمتر نەبوو لەوە هیومن رایتس وۆچ راپۆرتەکە ئاماژە بەوە کە زۆرە لە دەستگیراوەکان سەر بە گروپ و پارتە ئیسلامیەکانن جاڵ بە قسەی بەرپرسە کوردەکان لە بەربوونی پەیوەندی بە گروپە تیرۆریستەکانەوە دەستگیر کراون بەڵام کەسوکار و داوقیتی لێکەکانیان ئەوە دەخەنە ڕوو کە ئەم دەستگیرکردانە بەشێکە لە دەمکوتکردنی ئیسلامیەکان لەلایەن پارتی وێچێتیەوە کە دوو پارتە بەهێزەکەی کوردستانن مەکلاچی لە سەرزاری خێزان و کەسوکاری گیراوەکانە کە دیمانەی لەگەڵ ژمارەیەکی زۆریان کردووە ئەوە ئەجێڕێت کە هەرێمی کوردستان لەو عێراقە نمونەیە نییە کە حکوومەتی هەرم لە میدیاییەکاندا بانگەشەی بۆکە بەڵکو سەرکوتکردن و گوشار لێکردنیش لەم هەرێمە هەیە و هێشتا ئاسەواری ڕژێمی بەعس لە حکومکردندا بەسەر ئەم هەرێمەوە دەبینرێت ئەجا باسی لە برایەکێک لە گیراوەکانەکە کە نەیوەراو ناوی خۆ بۆ مەکلاچی ئاشکرا بکە ئەوەی خسۆتە ڕوو کە لە سەردەمی حکمی بەعسدا پێنج جار گیراوە و لە سای دەسەڵاتی کوردیشان 3 جار خراوەتە ناو زیندان و ئەڵێ براکەم لە زیندانە ناو منووسم با منش نەچمەوە زیندان هەندێک لە خێزانی گیراوەکان ئەوەشیان گێڕاوەتەوە کە ڕۆڵەکانیان چەندین مانگ خراونەتە بەندیخانە و بەندیخانەی ئینفرادیە و ماوەی زۆریش لە زیندانەکانە ماونەتەوە کە تێپەڕێبێت لە چەندین ساڵ راپۆرتێکی کە ئاوێنە بڵاوی کردەوە ڕەنگە زۆرینەی ئەو بەڕێزانە هەموو خوێندوێتیانەوە ئەویش ئامان شێوە کە ئەڵێ زۆر جار بەبێ بوونی پاسا و فەرمانی دەستگیرکردنی یاسایی و پشتە سوور بە زانیاری سیخوڕی خەڵک دەستگیر دەکات دەسەڵاتدارانەکەن ئەمە جگەلەوەی کە دەستگیر کراوەکان بۆ ماوەی دوور و درێژ تۆمەتی یاساییان ئاراستە ناکرێت و لە زینداندا دەهێڵرێنەوە دەڵێت ئەمە راپۆرتی یۆنانیە کە نێراوی ئومەمی متحیدە بوو هات بۆ کوردستان ساڵی ڕابردوو 2007 راپۆرتێکی بەرفراوانی تەمان نووسی لە سیچل لاپەڕەیە بازلەوە کات کە ئاسایشی سلێمانیش اعترافی بۆ کردو پلانی کەم 700 کەسیان لەلایە کە هێشتا یان مەلەفی بۆ نەکراوە یان نەدراوتە دادگا یا تۆمار نەکراون هەر دەستگیر کراون و بێ ئەوەی ئەتیجاهێک وەربگرن ئەڵێ ئەمە جگەلەوەی دەستگیر کراوەکان بۆ ماوەی دوور و درێژ تۆمەتی یاساییان ئاراستە ناکرێت و لە زیندانە بهێڵرێتەوە ئەمە 3 گیراوی ئاسایش 7 ساڵە دەستگیر کراون بێ ئەوەی تۆمەتی یاساییان ئاراستە بکرێت
وهندێکی تریشی تێدایە کە 2 ساڵ و هەندێکی تریش 4 ساڵ بەبێ ئەوەی تۆمەتیان ئاراستە کراوە بێ خراونەتە کونجی زیندانەکانی ئاسایشەوە دەڵێت یۆنامی نیگەرانە لە هێشتنەوەی زیندانیەکان بۆ ماوەی درێژ بەبێ ئەوەی تۆمەتیان لەوانەیە کە پێمان وتراوە کە هەم 2410 کەس بوون بەڵام زیاد لە 700 گیراویان بەبێ فەرمانی ئاساییە و مەلەفیشیان بۆ نەکراوە. تەورەیەکی تری راپۆرتەکەی یۆنامی ڕەخ لەگرتنە لە نەبوونی لێکۆڵینەوەی جدی لە بەرامبەر ئەشکەنجەدانی زیندانیەکان ئەوە خاتەڕوو کە هەندێک لە بەرپرسەکانی ئاسایش نەکوڕیان کردو ئەشکەنجەدان لە زیندانەکانیانە هەبێ هەندێکی تریشان باسیان لەوە کردووە لە ئەنجامی نەبوونی ئەزمون لەلایەن کادرەکانی ئاسایشەوە ئەو کارانە ڕووی داوە یعنی بە جەهل و نەزانینێکی خۆیانە لەبەرەوەی نازانن چۆن جارە ئیش بکەن. راپۆرتەکەڵێ کەمێک لەوانەی بە ئەشکەنجەدان تۆمەتبار دەکرێن لێپرسینەوەیان لەگەڵە کرێت پاشان باز لە جۆرەهای تری نوعی ئەشکەنجەکانیش هەروەها ئەکا بەڵام بێ ئەوی زیاتر فشار بخاتە سەرەوە بەڵام ئێمە لەلایەنی خۆمانەوە ئەوەی کە خۆی پەروەردگار سەرکەوتومان کە هەڵوەکە بە یارمەتیەکی زۆری ئەو برا موسڵمانە بەڕێزانە و چاوکراوە و ئازاکانیش کە لە هەولێر و سلەیمانی دوای ئەوەی کە مەبلەغی پارە برایەکی بەڕێز لەوانەی کە زیندان کرابوو پاشان بەربوو بڕێ پارەی خستە بەردەست کە بتوانین متابعی ئەو برا بەڕێزانەی تریتیا بکەینەوە ئەوەش دەزانم کە ئێستا وەکو سەردەمی حیزبی بەعەز پێویست بەوە ئەکا بۆ زانینی زیندانیان بەرتیل بدەیت هەندێک بەرتی لەگاتە ڕادەی ئەوەی کە داوای پارچە ئەرزەیەگە کاکابرا یان جاری وا هەیە مەبلەغێکی خەیاڵی کە ئەبێ خانوویەکی بۆ بفرۆشێ حەسەب حاڵەتی ئەو کەسێک کە گیراوە